عمل سودی جیز تر سر بازار گوش را و اصلا به میوانداری رهبر کشتارگاه هاولیر رزدار حلمت حمزه تو بخیراتی که حلمت خویا دبج ورج هاولیر خطا بغدا خواست سال سر گوشت کیم بویا گرم بحثا گوشت سور بکین اف کیم بونه زیاتر بلکی وکه هاولیر نمونه ور بگیرین کشتارگاه هاولیر نمونه ور بگیرین خویاتر دبکا چه قاس خواست کیم بویا بله بنای خواهی گورا طبعا اوی که باز دکری کمبونوی خواست سر گوشتی سور پیوندی بسن بابتی که هیا خالی هر گرینگ و جوهری گرانبونی نرخکیتی بله خالی دوم براستی نازێژیری لە بارودۆخیدارایی هەرێمی کوردستان خاڵێکی ترە خاڵێکی تر بەڕاستی کە بەتایبەت ئەوەتەی کە ڕەمەزان هاتووە خەڵک باسی دەکاتن بەڕاستی با ئێمە لێمان دیار بیت تەنها پەیوەندی بە بارودۆخیدارایی یان بلندبوونی نرخەوە نییە بەقەدەرەوەی پەیوەندی بە هاتنی مانجی ڕەمەزانێت تەعاان لە مانجی ڕەمەزان خۆمان دەزانین لە جیاتی دوو ژەمی سەرەکی ژەمێک کەم دەبتەوە یعنی بە ئەوە نقطەیەکی هەرە مهمە ئێمە لە کوشتاری خۆمان دەزانین چەندین خواردنگە و چێشتخانەکان کە بەر لە ڕەمەزان و دوای ڕەمەزان کراوە بوون ئێستا داخراون تەنها بەشێکی کەمی نەبیتن واتە لە دوو ژەمی سەرەکی تەنها یەک ژەم ماوەتەوە ئەوەیە کە خاڵی یەکەم خواستی کەم کردەوە خاڵی دووەم نەهاتنی گەشتیار لە ڕەمەزان یعنی خۆتان دەزان هەرچەندە وەرزی بەهارە بەڵام لە ڕەمەزاناندا کە خەڵکی مە زۆربەی موسڵمانە و زیاتر بە ڕۆژی دەبن بەڕاستی گەشتکردن و شوێنە گەشتاریەکان ئەو قەرەباڵغی پێوە دیار نییە وەکو بەر لە ڕەمەزان و دوای ڕەمەزان بۆیە ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کەمبوونەوەی خواستی خەڵک واتە خەڵک لە جیاتی دوو جار بیخوا ئێستا یەک جار دەیخوا خەڵک لە جیاتی ئەوەی کە ڕۆژانە لە هەفتەیەکدا 2000 گەشت بکە ئێستا ڕەنگە تا ڕەمەزان نەڕوا گەشت ناکە ئەو گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق وەکو پێشتر ڕوو تێناکەن تا دوای ڕەمەزان بۆیە پەیوەندی بەو بابەتانەشەوە هەیە کە خواست سەبارەت بە ڕەمەزان لەسەر ئاستا ساڵانەژی کاک هەڵمەت خویایە لە گوری هەژماران بە کێمتر گۆشت فرۆتن تێ بە بازارکردن ئاماری لەنجامما هاتنە تۆمارکردن چ ژمارە دەبێژن بەڵێ بەپێی ئەو ئامارانی لەبەر دەستمانە بەڕاستی ئەگەر مقارنەی ساڵی 2023 بە 2022 بدەم کە ئێمە ئێستا لە ناو 2024ین ئەگەر پارساڵ بە پێرار ساڵ بدەم بەڕاستی لە ئاژەڵی گەورە ڕێژەی 8.3 کەمبوونەوەی بەخۆی دیوە و ڕێژەی 14.98 لە سەدیش لە ئاژەڵی بچووک کەم بوویتەوە ڕێژەی سەربڕین بابەت لە قسە لەسەر ڕێژەی سەربڕینە ئەو سێمانگەی ئەو ساڵش کە تێدان تا ئێستا بە پێی و ئامارانی بەردەستمانە و پێماوی بۆ بەڕێزیشتن نردیە ئەگەر بەراوردی بکەین بە سێمانجی پارساڵ دەتوانم بڵێم 140 لە بۆ 42 پێمابی 41 و کەسر ڕێژەکە بە بەراورد بە پارساڵ کەمترە پەیوەندی بە وابەتانەوە هەیە کە باسم کرد واتە ڕێژەکە 140 بە پارساڵ بە بەراورد بکەین 140 کەمترە ڕێژەکە تا چەند پەیوەندی بێوان هەیە بدابینکردنا ئاژەڵاندا هەیە بێ بلندبوونێ و خواستا کێمتر یا سەرگۆشت ئاژەڵ وەک پێویست بەردەستە بۆ بازاڕین هەرێما کوردستان خۆی دوو خاڵی هەرە سەرەکی هەیە لە گرانبوونی نرخی ئاژەڵ دوو هۆکاری هەرە سەرەکی هەیە خاڵ یەکەم وەکو ئەوی بەڕێزت باس کرد کەمبوونەوەی سامانی ئاژەڵە لە ساڵانی ڕابردوو کە هۆکاری هەرە سەرەکی وشکە ساڵی بوو بەڕاستی خەڵک باسی ئالیک دەکات ئێمە شتێکی ترمان هەیە تەنها ئالیک نییە دابینکردنی ئاوە بۆ ئاژەڵ ئەمە شەڵەوە تەریشمان نەما ئاوی سەرزەویمان نەما بەڕاستی پشت بە لێدانی بیر دەبەستی کە وە کولفەکی زۆرە بۆیە سامانی ئاژەڵ کە کەم بۆەوە ناچار بوو حکوومەتی هەرێم پشت بەبەستێ بە هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوە هاوردەکردنی ئاژەڵیش لە دەرەوە بە دروستی لە پار ساڵەوە ئەو گران بوونە بە تەدریجی گران بووە وێڕای ئەوەی کە ئەوەمان لەبیر نەچیتن کاکاوەر ئەمە گرانبوونەکە جیهانیە بەڵام بەو ڕێژێژ نیە ئێمە هێشتان ڕێژەیەک زیاتر لە ڕێژەی جیهانی بەرز بۆتەوە بە چەند سەبەبێک بەڕاستی یەک لەوانە ئەتوکە ئاژەڵی خۆماڵەت ما پشت بە هاوردە دەبەستی هاوردە بەداخەوە وڵاتانی دراوسێ و جگە لە جنوب و وەسەتیش فشارشی زۆر لە هەرێمی کوردستان دەکەن ئەو شتە ڕوونەوەیە لە لای زیاتر بەڵێ بۆ ئەوێ دەڕواتن فشارشی زۆر لە هەرێمی کوردستان هەیە لە هەموو بابەتێک ئەگەر خەڵک پێی وابی تەنها سیاسەتە نا ئێمە لە بواری ئاژەڵداری کار دەکەین دەزانم چ فشارێکی لەسەر هەرێمی کوردستان بۆ نمونە یەک لە وڵاتانی دراوسێ دەواازەکەی داخستێ بەبێ هیچ سەبەبک بەبێ هیچ ڕوونکردنەوە بەیان نامەک
کێمە ئاژەڵمان لەوێەوە بۆ دەهات لە زۆر زیاو ئەرمینیا بە ترانزیت داخل دەبوو ئێستا ئەو ڕێگایە قەپاتە ئەوە خاڵەکەم بەڵێ خاڵەکی دیکە بەڕاستی یەک لە وڵاتانی دراوسێت دو ئەوەی عمولەکە یەکجار داکەت ناچار بوو پەنا بۆ زیادکردنی موچەی موچەخۆرانی خۆی باتن لەسەر گیرفانی خەڵکی عێراق و بە تایبەت هەرێمی کوردستان ساڵانە کە لە بەندەرەکانی ئەوانەوە ئاژەڵ لە بەرازیل و لە مەڵدۆڤیا دەهات لە مێرسین باسمان کرد لە مێرسین بەڵێ لەوێ هیچ بڕەپارەیەک وەکو حەقی ترانزیت وەرنەدەژیرا تەنها حەقی مینایەکەی وەردەژیرا ئێستا لە ساڵی نوێوە لە بۆ یەک سەر ئاژەڵی گەورە $106 خراوەتە سەر ئاژەڵ هەروەکو یەک لە برادرانیش لە راپۆرتەکانتان باسی کرد کە گۆشتی موجەمەد واتە هاوردە مریشتی موجەمەد هاوردەیە شتی هاوردە هەمووی ڕێژەیەک پارەی زۆری خراوەتە سەر لەلایەن تورکیایان لەلایەن ئێرانەوە بۆتە سەبەبی گرانبوونی ئەو کاڵایانە لە هەرێمی کە لە خودی ئەو وڵاتانەش نرخەکان بەرز بوونەتەوە جگە لەوەی کە باجی زیاتر دەخەنە سەر بەرهەمەکان بۆ ئەوەی کەمتر هەناردە بکرێت لەوێ وا بۆ کوردستان و عێراق ئەگەر بەو شێوەیە بێتن کاک هەڵمات نەها لە کوشتارگا هەولێرە ئەگەرم بەحسی ئیرۆ بکەین هون ژۆر هاتنە چەند ڕێژەیە چەند ژوان ئاژەڵێن بەردەستی وانە یە نافخونە طبعا سوالشی زۆر جەوهەری و مهمە بەڕاستی چەندی خۆمانەیە دەمان ئاژەڵ لەکنەمە بەپێی ئەو تەسنیفەی ئاژەڵی گەورە ڕەشەوڵاخەیە ئاژەڵی بچووک مەڕوو بزنەیە لە ئاژەڵی گەورە بەرپرسم لە قسەکی خۆم 195 هاوردەیە ئاژەڵی گەورە ڕەشەوڵاخ 195 هاوردەیە ئاژەڵی بچووک مەڕوو بزن 195 خۆمانەیە لەبەرچە ئاژەڵی بچووک خۆمانەیە عادەتەن مانجی 2-3 ئەوە خەڵکی ئەو خەڵکی کە کاری ئاژەڵداری دەکات دەزانی بەرخی خۆمانە زۆر پێڕادەگاتن بەڕاستی بە ڕێژەیەکی یەکجار زۆر دێتە بازار ئاژەڵی بچووک خۆمانەیە زیاتر ئاژەڵی گەورەش بەڕاستی ئمە لە ئاژەڵداری وێڕایەوە چەند پرۆژەیەشمان هەیە بەڵام دوانای بەرهەمێنانی گۆشتی سوورمان بە پڕکردنەوەی ئیکتیفای ذاتی نییە یعنی بۆ بەشیناوەخۆ بۆیە ناچار پشت بە هاوردەکردنی ئاژەڵ دەڕستین لە دەرەوە گەلێک سپاس ڕێزدار هەڵمەت هەمزەر بەری کوشتارگا هەولێرە سپاس بە ئامادەبوونەوە و زانیار دەستان خۆش